لهولێرێ کارگەهەکە کوردی دikare darin 5 daristanin welatên Ewropî bike baştirîn mobilyat û dîkoratên navmalan. 105 dartaşên welatê Hindistanê digel sîh endazyar û karmendên Kurd di nava vê kargehê de kar dikin. 20 amîrên robotîk û modern yên dartaşiyê kar tînin. Çewaniya dirûzbûna baştirîn û bizehmetirîn corên mobilyatan di Mêdîn Kurdistana îcar da bibînin. Dartaşî yek ji hunerên kevne ku dîroka wê vedgera bû destpêka nasîna mirovan ji bo dar û daristanan. Karê dartaşan dibe yek ji karên qars ku heya niha li tevaya cîhanê bi giringî tên xandin. Li hindek welatan daristanin mezin hene û baştirîn dar ji bo zor welatên cîhanê dişîne mîna welatên Ewropî. Bînerên Mêdîn Kurdistan hezkiriyên berhemên me yên Xomalî û kargehên me yên Kurdî û yên Kurdistanî. Em careka dît bernamekê nû Mêdîn Kurdistan li gel hewayî ne ev car cuda ji kargehên den. Yek ji mastrên kargehên fernîçerê an ku mobilyata û dîkoreşnê li Hewlêrê ku zêdetir ji 200 karmendên wê yên biyanî û yên Kurdî têda kar dikin dikarin ji darî. Her çi mobilyatek hebe yan ji dîkorekê wekû evî dîkore hene dûriz bikin. û nebes bû Kurdistanê belkî bû teva Iraqê mobilyatên xwe û dîkorên xwe bişînin. Di bernama îcar da em ê nîşanî hewe bidin ka çawa ev kargehanê bi rêya amîrên modern û robotîk û serdemane bi stafekê profesyonel hem jî bi karê destî evan mobilyata durust dikin. Ev kargehe li Hewlêrê darên zêdetirî heft welatan hawirde dike û bi rêya 20 amîrên modern dike kursî û mêz, derga û jorên rûniştinê, kelopelên nivîsîngehan, dîkorên navmalan û restorantan, ofîsên kompanyên navxwî û navdewletî. سپاس لۆ ڕووداو تیڤ سپاس لۆ ستافی بەرنامەی مێتین کوردستان بەحەقەت من بەرنامەکەتان زۆر بە گرنگ دەبینم پێویستە هەموو تاکەچی کورد بینەری بەرنامەکانتان بی من خۆم زۆر جار بەرنامەکانتانم دیتە کەیفم پێ هاتیە بۆی زۆر شت لە ناوخۆی کوردستان دروست دەکرێت کە ڕەنگە من و زۆر هاوڵاتی دیکە ئاگادار نەبی کە بەو کواڵیتی و بەو شێوەی دروست دەکرێت. کۆنسپت ئینتیریەرز کۆمپانیاکەمان سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵانی 2000 طبعا بێگومان بزنسێکی نوێ بوو کارگەیەکی نوێ بوو پشتمان بەست بە خەڵکی شارەزای بیانی لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی خۆشمان لەگەڵ داناندو ئەوەی ئیسفادە لە خیبرەیوان بکەن بتوانن بێکەوە ئیشەکەی بەڕێوە ببەن. یەکەم پرۆژەمان دەگەڕێتەوە لۆ ساڵی 2005 لە کوردستان کە جێبەجێمان کرد. ئێستا خاوەنی کارگەیەکی گەورەین بە هەموو شێوازەکانی دیکۆریشن و مۆبیلیات دروست دەکەین بە هەموو قۆناغەکانی هەر لە سەرەتای دیزاینکردنەوە تا دروستکردن و تا جێبەجێکردن و مۆنتاژکردن. Ev kargehe ji sala 2005 were heya niha bi hezaran ji dîkorat û mobilyatên nivîsîngehan û navmalan durust kirine. Dîzaynên modern û klasîkên vê kargehê bûyne rikaberên PS yê welatên zilhêz di vî buwarî de li Kurdistanê. Hem di corê darê karhatî
û karê destî û nexşandina bidestan. من ناوم دەنکن هاوسە. بە ئەسڵ خەڵکی نیوزلندم. من دڵخۆشم بەوەی ئێستا لە هەولێرم و لە کۆمپانیای کۆنسێپت ئینتەرنیۆرس کار دەکەم. بە نزیکەی 7 مانگ پێش ئێستا وەکو بەڕۆبەری گشتی دەست بەکار بووم. با تێگەیشتن لە بازاری کار بینیم ئێرە گەشەسەندنی زۆری بەخۆیەوە بینیوە کە ئەمەش هەلی زیاتری گەشەسەندنی پیشەسازی کەلوپەلی ناوماڵ دەرەخسێنێت. ئێمە یەکێکی بەرهەمێنانی زۆر گەورەمان هەیە بە جۆرێک نزیکەی 160 کارمەندمان هەیە. وەستای زۆر باشمان هەیە. کارمەندی کوردمان هەیە کە سوود لە شارەزایەکەیان وەردەگرین. هەروەها ئەندازیارەکانمان کە کارمەندی کوردن بە شێوێکی ڕاستەوخۆ زۆر باش دەتوانن بامەڵە لەگەڵ کڕیارەکانماندا بکەن و لە هەمان کاتدا دەتوانن ئەزموونی کارەکانمان نیشان بدەن. کەوە ئێمە تا چەند توانیمانە کوڵەتیەکی باشی کەلوپەلی ناوماڵ پێشکەش بکەین کەوا پێشتر هەوڵمانداوە بۆیان دابین بکەین. ئەو کەسە شارەزایانەی کە کارمەندی ئێمەن خولی ڕاهێنان بۆ گەنجە کوردەکان دەکەنەوە تاوەکو بتوانن لە شارەزایەکانیان سوودمەند بن. ئێمە کارمەندی ئۆفیسی زۆر باش و شارەزامان هەیە کە ئەزموونی چەند ساڵیان هەیە. ئێمە وا دەکەین لەگەڵ کارمەندە کوردەکان پێکەوە کار بکەن تاوەکو سوود لە شارەزایەکانیان وەربگرن و ستافی ئەو کۆمپانیایە لە داهاتوو هەمووی ببێتە کورد. Di nava vê kargehê de zêdetirî 200 kesan li tevaya beşên cudayên kargehê kar dikin. Heya bikarin karê xwe yê pirî hûriyetî bi ciwantirîn şêwe tevaya mobilyatên xwe durust bikin. کۆمپانیەکەمان بە شێوەیەکی سەرەکی پێک دێ لە سێ بەش، بەشی دیزاین کە کۆمەڵک خەڵکی شارەزا کە بە بەردەوام ریسێرچ دەکەن لەسەر دنیای سەردەم چ شتێک ئەوڕۆ لە بواری دیزاین و لە بواری دیکۆڕیشن و زۆر جار دەیانێرینە هەموو پێشانگاکانی دەرەوەی وڵات کە پێویستە ببینن لە دنیای سەردەمدا ئەوڕۆ چ شتێک لە دیکۆڕیشن بەکاردێ بەکاریدێنین. کۆمەڵک ئەندازیاری خۆمانی و بیانی قسمی دیزاین بەشی دیزاین بەڕێوە دەبن. دیزاین دەکەن لەسەر حەز و ئارەزووی ساحێبی پرۆژەکان بە جێرەی ئەو ویستەی کە خاوەنی پرۆژە لە خەیاڵێتی لۆی دەکرێتە واقع. بەشی دووەم بریتە لە کارگەی کۆنسپت کە کارگەکەمان لە 12,000 مەتر مربع پێک دێ لە شاری هەولێرە زیاد لە 200 کارمەند تێدا ئیش دەکەن بیانی و خۆمانینە هەموو ئەو شتانێکەوە پێویست دەکات دروست بکرێتن لە کارگەکەی خۆمان دروست دەکرێت لە ئەی هەتاوەکو زێت هەمووی لە هەولێرە دروست دەکرێتن. بەشی سێمیش بریتە لە بەشی فرۆشتن کەوا سێ پێشانگای گەورەمان هەیە لە هەولێر و دهۆک و سلێمانی هەموو خەڵکێک دەتوانی سەردانی بکە هەموو ئەو شتانەی لەوێنە دروستکراوی خۆمانن بە کوالیتێکی بەرز بە ستانداردی جیهانی دروست دەکرێتن. بە شێوەیەکی گشتی چەندین زۆر دار لە ناو کارگەکەی ئێمە بەکاردێتن کە هەر یەکە و لە بۆ مەبەستێکی دیاریکراو لە بۆ شوێنێکی دیاریکراو بەکاردێتن کە ئەوە هەمووی کەسی شارەزا و پسپۆر لەو بوارەی بڕیاری لەسەر دەدەن. ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە بڵێن هیچ شتێک لە لای ئێمە نییە مستەحیل بی و دروست نەکرێتن. ئەوڕۆ هەموو پێداویستیەکانی دیکۆڕیشن و مۆبیلیات لە کوردستان دروست دەکرێتن لە کارگەکەمان بە شارەزایی و بە کوالیتێکی زۆر بەرز. 105 دارتاشên Hindistanê di nava vê kargehê de. Rojane mîna fêrgehekê neş bû gencên Kurd di nava vê kargehê de. Dartaşên Kurd jî ji ezmûna wan fêrî karê destî bûyne û rêkên asan ji bo nexşandina li serdarî bi rêya destan. Ev beşê boyaxê ye.
دبە معاملەکە نەرم گەلوان جۆرە موبلیاتە بێکردن و جۆرên تایبەتên boyaxê û hindێk caran boyaxên giranbiha jî bikardînin ji bo kwalitiya berhemên xwe hem bilindtir lê bikin û hem jî dest nedin. Ev perên zêrînin taybetin bi boyaxkirina zêrîn li serdarî heya perçeyekî boyax bike dibe demekî dirêj jê re bixwaze. Sadan sala mirov birêvan amîrên henên simpil û yên besît karê nexşandinê û nexşên gelekî mezin li ser darî dike. Hemû jî karê destî jê re dixwaze. Ji ber vê yekê di nava evê kargehê de 10 kesên ji hindê ku profîşnalin di buarê çêkirina nexşan li ser darî de dikarin di demekê dirêj da nexşên gelekî ciwan û mezin duruzt bikin. Ji ber wê yekê niha ev karmende hene bû dema 8 dem ji mêre dibe karê ewha bike li ser vê kursiya hene heta nexşê wê duruzt be. Heman demê de ji bo durustkirina tiştekî mezin û gelekî ciwan mîne evê nexşê hene dibe 5 roja 8 dem ji mêre tu rojan e berdewam kar ser biket heya tiştekî ewha duruzt bibe. Eprêya çi? Eprêya amîrên û keristeyên gelekî besît û simpil. Beşê durmanê û qumaşê jî dibe beşê temamkirina beşên dinyên kargehê. Qumaşên rengîn û îsfencên cuda li dîv xwasta navxwî amade bikin û li dîv plana hatiye destnîşankirî ev beşe dibe kar bike. من لێرە کار دەکەم لە کۆنسێپت ئینتریۆس. کۆمپانیایەکی باشە و کوالیتی باشی کارکردنی هەیە. زیاتر لە 100 کارمەندی هیندی هەیە. بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە کۆمەڵێک ئەندازیاری کارامە و شیا و لێرە سەرپەرشتی کارەکان دەکەن. ئامێری ئیتاڵی زۆر باشمان هەیە. لێرە بە باشی کار دەکەین بۆ ئەوەی بەرهەمێکی کوالیتی باشمان هەبێت. من دڵخۆشم بەوەی لەو کارگەیە کارمەندی باش و بەرهەمی ئاست بەرز هەیە. کارمەندە کوردەکان و دەستەی بەڕێوەبردن کەسانی زۆر باشن. Beşê durustkirina dîzanê ji di nava vê kargeha Kurdî de planên durustkirina dîkor û mobilyatan herwiha nexşê çewaniya durustbûna wan ji bo beşê berhemanînê berhev dike. Endazyarên Kurd û biyanî di nava beşên kargehê de. Karê dartaşên Kurd û Hindî di nava vê kargehê de herwiha destnîşankirina rêya hemû amîrên ku bi dartaşê ve hatîne girêdan bi rêya bernameyên taybet û kompûterî ew vî karî asantir lê dikin. Beşê amadekirina darî ji bo 200 dartaşan û pisporên mobilyatan di nava kargehê de çend cûrên darî û yên cude wan hene û amade dikin. Herîkê ji wan e bû durustbûna kelûpelekê cude tê amadekirdin. Herwiha perên regê darî ku dibe yekem car ev corepdare li Kurdistanê bêbkar anîn di jûreka taybet de tên helgirtin. Heya nexşên siruştî bi darî li ser tebeqeyên darî bên durustkirin. وەکو کۆگای کارگەکەمان ئیشی سەرەکیمە لێرە دارە. ئەم دارانە بە شێوەیەکی سەرەکی دابەش دەبیتە سەر دوو جۆر. جۆرەکیان سۆلید بوودا داری پتەوە کە بۆ چەند بابەتێک بەکاردێتن. ئەو سۆلید بوودا زۆرێکمان هەیە تەنها بۆ ئیشی دەستی بەکاردێنین کە ئیشی ورد و ئیشی دەستیە و بۆ کلاسیک و ئەم بابەتانە زیاتر بەکاردێ. زۆری دووەم ئەرد لەم دارەبتەوە بۆ ئیشی دەرەوە بەکاردێتن. لە ئیشی دەرەوە بۆ نمونە دەرگایەکە لە دەرەوەی بۆ ئەوەی بەرگەی ساردی و گەرمی و ڕوتوبەتی بگریتن لە ئیشی دەرەوە بەکاردێنین. هەر لەم سۆلی دوودا هەشمانە بۆ ئیشی ساونە بەکاردەهێنین. لە ئیشی ساونە دارەکە دیزاینەکەی هەمووی جوانە تایبەتە بە ئیشی ساونە. جۆری دووەمی دارەکەمان MDF. MDF ئەویش بە شێوەیەکی سەرەکی دابەش دەبیتە سەر دوو جۆر. زۆرێکیان نۆرمال خامە کە بۆ دروستکردنی کتێبخانەیە یان کەنتۆڕێکە بۆ ئەم بابەتانە.
زۆری دووەمیان MRMDF کە MDF کەسچی پێ دەڵێن ئەمە تایبەتە بۆ دروستکردنی کەوەنتەر یان مەخسەلەکە کە توانای بەرگەگرتن و ڕوتوبەت و ئاوی هەیە. ئەم دارانە بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی وڵات ئەمە هەر هەموو دارەکان دەینین لە ئەڵمانیا، لە ئیسپانیا، لە پۆڵەندا، لە ئەندەنووسیا، لە فەڕەنسا بە شێوەیەکی گشتی ئەم دارانە هەر هەمووی دەرەوەی وڵاتە هیچ دارێک نییە کە لە ناوە خۆبێتی. بینەرن مەین میدین کوردستان ئەف بەشی CNC و ئەف یەکی جوان ئامێرن وان ڕۆبۆتیک و پرۆفیشناڵە بوارێ نەخشاندنێ و دروستکردنا نەخشان لە سەرداری تایبەت. ئەف ئامێرە هەنێ هەشت تێدا ئانکۆ هەشت سەرە دکارە نەخشێکی ئەوها بۆ نمونە ئەف نمونەیەکە کو هاتیە بویاخکردن ئانکو داوی قۆناغە ئەوە هەنێ دکارە نەخشێکی ئەوها ji darî ewha durust bike yekem car dikare heşta jî pêk ve dirist bike anku di du dem ji mêran de dikare heşt nexşeyên ewha hem jî mezin hem jî biçiktir bi details anku bihîrî derbîne û bê ew ku evî darî eziyet bide. Ev jî niha kar li ser durustkirina heştin din dike. هەموو جورên داریش بۆ vê kargehê hatine şandin bikin kelûpelên navmalan lêbelê bikaranîna 6 amîrên nexşandina robotîk û lêzerî nexşên seyr û entîke di demekî kêm de ev kargehe durust dike. ئەم بەشەی کۆمپانیەمان تایبەتە بە ئامێرەی نەخشاندن. ئامێری CNC پێکاتۆ لە کۆمەڵێک ئامێری لێرەدا لێرە ئامێرما هەیە 3D و 2D هەیتمان و ئامێری لێزەریمە هەیە ئامێری لێزەری کە تایبەتە بۆ ئەو نەخشە تایبەتانێک کە هوردون زۆر کاریگەرن و بە کوالێتێکی بەرز دروست دەکرێت و بەبێ هەڵا و ئامێری دروستکردنی پێچی مێز یان پێچی قەنەفا یان پێچی یان مەحەزەرە دروست دەکاتن و ئامێری 3دیشمە هەیە بۆ ئەو نەخشانەی کە لەسەر مۆڵینگ دروست دەکرێت یان لەسەر پنەڵەکان یان CNC. ئامێری دوودیشمە هەیە کە ئامێری ڕۆبۆرتیا و کوالێتێکی زۆر بەرزی هەیە دیزایانی زۆر چاچی هەیە وە بە ئەو نەخشانەی کە کڕیارەکانمان خواستیان لەسەر ئێمە نەخشەکان لەسەر کۆمپیوتەر دروست دەکەین بە بەرنامەی تایبەت و پاشان کۆپی دەکەن لەسەر جیازەکاندا بە شێوەیەکی بریقەیەکی ئێزگا بەرز لەسەر نەخشاندنی هەم ئەو نەخشانە کە لەسەر دەرگایەکانە یان لەسەر هەر دارێکە لێرەدا دارەکە چجا گەورە بێ و چجا بچووک بێتن. لێرەشدا دەبینین کۆمەڵێک هاوڵاتیانی بیانیمە هەیە و لێرەدا لەو بەشەی ئێرەدا پێکاتوە لەدا هاوڵاتی لێرەش هاوڵاتی وەکو بیانیەکان وەکو هیندیمە هەیە پاکستانی هەیە وەکو خۆم زۆر پێ خۆشحاڵم زۆر خۆشبەختم لە گەریوان هەم فێرە زمانەکان بوون و هەم فێرە ئیشەکانیان بوون نەچووکە ئەوان کەسانی زۆر زیرەک و بیرمەندن لە بوارەکانی خۆیاندا لە بواری نەخشاندن یاخود یان لە بواری دارتاشیدا. Ev amîrê robotîk dikare hemû curên dergehan durust bike û binexşîne. Herwiha dikare di rojekê de heye heştê dergehan amade bike ji bo beşên din. پلانی داهاتووی کارگە و کۆمپانیاکەمان ئەوەیە بەڕاستی کارگەکەمان گەورەتر بکەین لە ئەوەی بەرهەممان زیاتر بیتن هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی کوانتیتی زیاتر لە بازار بین. دەمانەوێت پرۆژەی زیاتر و زۆرتر لە هەموو شارەکانی عێراق بکەین. دەمانەوێت بەرهەمەکانمان زیاتر ڕەوانەی ناوەڕاست و باشووریش بکەین. کۆنسپت ئینتیریەرس لە ئەو مەبەستە بەڕاستی پێویستی بە سەپۆرتی حکوومەت هەیە دەبێت ئاسانکاریمان لە بۆ بکاتن چونکە بەڕای من کەرتی گشتی و کەرتی تایبەت پێویستە هاوکاری یەکتری بن لەوەی
خەڵک ئەگەر نیازی هەیە بۆ نمونە کار بکە هەر تەنها ڕوو لە کەرتی گشتی نەکاتن. کۆنسپت ئینتیریەرس دەرگای کردیتەوە لە بۆ زۆر خەڵکی خۆمانە ئەندازیار کرێکار ئەوڕۆ لە کۆنسپت ئینتیریەرس خاوەنی بزنسی خۆیانن دوای ئەوەی ساڵانێک لەگەڵ کۆنسپت ئینتیریەرس دەستیان پێکرد فێرە خبرەی باش بوون کۆنسپت یارمەتیدان کارگەکەمان دائیمەن حەزی لێە بەوەی خەڵکەکی خۆمان لەسەر پێی خۆی ڕابوەستیتن. لۆ گەورەکردن و لۆ زیادکردنی بەرهەمەکانمان پێویستمان بە سەپۆرتی حکوومەتی زۆرە ئاسانکاریمان لە بۆ بکاتن بە حقت یارمەتی هەیە لێرە و لەوێ بەڵام وەکو پێویست نییە دەبێ باشتر بیتن لە ئەوەی بتوانین بەیەکەوە ئیشەکی باشتر بکەین. ev dibe masterîn kargeha mobilyatan û dîkoreşnê li Kurdistanê ku karê destî û dartaşiya modern û klasîk têde têberemanîn. Her wiha dibe fêrgeheka mezin jî ji bo dartaşên gencên Kurd ku di nava vê kargehê de kar bikin.